بە هەموو ئەو ئازیزانەی کە دایکیان لە ژیانە نەماوە، پێشکەشە بە دایکی هەموو ئەو ئازیزانش کە ئێستا لە ژیانە ماون و قەدریان ناکرێن. هیوادارم بەم شیعرە بەشێک لە ماندوێتی ئەو دایکانە بەڕەوێنینەوە. پێشکەشە بە دایکی خۆش. هەزاران جار لە تاو خەمی خۆمە لە تۆ تووڕە بوومە، کەچی نەتبردووەتە سەر خۆت وات داناوە من نەبوومە. دایەگەر دڵی تۆ نەبێ کێ ئەمەم لێ قبوڵ ئەکات؟ نیو هێندە بە خەڵکی بڵێم ئیتر قسەم لەگەڵ ناکات. ئاخر ئەمە چ بڵێکە لە سینەی تۆ جێی بووەتەوە؟ هەر بۆ ئەوەی من خۆش بژیم خەمی خۆت لەبیر چۆتەوە. قەت نەکەن دڵی ئازار بن بۆی خراپن بە هیچ جۆرێ. دڵی دایک بتۆرێنی دڵی خۆشت لێ ئەتۆرێ. پرسیار بکەن لەو کەسانەی ئێستا دایکیان نەماوە، بزانن لە دوای کۆچی ئەو یەک تۆز بەختەوەری ماوە. پێشکەشتە She